بۆ دابینکردنی پەناگەیەکی ئارام بۆ منداڵەکانیان لە کۆبانیەوە ڕویان لە هەولێر کرد. لێرە لە کەس نەزان ڕوخانی دیوارێک دوو جگەرگۆشەی لێسەندن. ئەمە چیرۆکی خێزانێکی کۆبانەیە کە سێبران بەیەکەوە لە خانوویەکی کرێ لە کەس نەزان دەژین. بۆی خراپی و کۆنیەوە دیواری حەوشەی ماڵەکەیان دەڕوخێ و چوار منداڵیان دەکەوێتە ژێرەوە کە دوان لە منداڵەکان ڕاستەوخۆ گیان لەدەست دەدەن و دوانیشیان بریندار دەبن کە برینی یەکێکیان سەختە. دیوارەکە پێشتر خوار بوو و منداڵەکە سبێن دەریستن دەکەوان ناوخانی بۆی شغڵکەن ئەم منداڵ دەریستن بێ دەرێ دیوار سەروان دەکەتێ چوار منداڵ بوون دو مردن دژی خەستەخانەدانە. وەک کە سوکاری منداڵەکان دەڵێن پێشتر هەریەک لە خاوەنی خانووەکە و دراوسێکەیان لە مەترسی ڕوخان و خراپی دیوارەکە ئاگادار کردوتەوە، بەڵام کەمتەرخەم بوون لە چاکردنەوەی تام کارە ساتەی لێکەوتەوە. ماوەگاداری کردبوون صاحبی خانی ماوەگاداری کرد صاحبی خانی نهات و چەند جار برازیمە گوتبوو ئەو جیرانان گوتی ئەمە ئەو دیواری دروخنی بەر ئەو دووارە ئی صاحبی خانی نییە ئەو دووارە ئەو جیرانانە لێ نەگەریان بڕوخینە و چاکێ و تازەجی ئەو حال و مەسەلە ئەو هەسەرمەداوە. منداڵەکان تەمەنیان لە نێوان 2 بۆ 3 ساڵیە، 3 کچ و کوڕێکن. کچێک و کوڕێکیان کە هی دووبران گیان لەدەست دەدەن هەر لە کەس نەزان لە گۆڕستانی ئەم شارۆچکەیە بە خاک دەست پێدرێن. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.